لە مزگەوتی کانیاسکانم لە شاری سلێمانی دوای ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا بە تایبەتی لە مانگی تەمووز و وەکو مامۆستاش باسی دەکات لە پێنجشەمەی ڕابردووەوە بێ ئاوێکی زۆر هەم ڕووی لە شاری سلێمانی هەم ڕووی لە مزگەوتەکە کردووە بۆ هۆیەوە ماوەیەکیش داخرام. ئێستا بۆ زانیاری زیاتر دەچمە لای مامۆستا بۆ ئەوەی گفتوگۆی زیاتر لەسەر و بابەتە بکەین و دوای زانیاریەکان جناب پیاوەنگی زۆر سپاس مامۆستاگیان فەرموونە ئێرە. مامۆستا پێمان خۆشە پێش ئەوەی بچینە لای مەسەلەی بێ ئاوی ئەوەکە باسێکمان لە مزگەوتەکە بۆ کە تەمەنێکی درێژی هەیە و تقریبان بۆ 200 ئەبێت باس لە 200 ساڵ دەکرێت. پێم خۆشە سەرتا باسێک لە مێژووی مزگەوتەکە و مزگەوتەکەمان بۆ بکەین. بسم الله الرحمن الرحیم. پێشەکی بە خێراتنی کەناڵی پەیامەکەین. مێژووی ئەم مزگەوتە نووسراوە کە ئەگەڕێتەوە بۆ 200 ساڵ لەمەوە پێش. ئەمجا ناوەکەشی شاهیدی ئەو وەزایە کە پێڵێن کانی ئاسکان. کانی ئاسکان وەختی خۆ ئەم مەنتیقە شۆڵ بووە سلێمانی و کەم بوو ئێرە شۆڵ بووە کانیاوێکی تیا بوو بەردە نوێژی تیا بووە نوێژان لەسەر دوایی وردەوردە ژوورێک کراوەتەوە بۆ مزگەوتێک و بۆ شێوە لایەن ماڵ کاک حاجی و حاجە عەبدوڵڵا وردە مزگەوتەکەیان دروست کردووە و تا هێناویانە ئیتر مێژوەکەی ئەوەیە کە ئەگەڕێتە بۆ 200 ساڵ. ناوەکەی کانی ئاسکان لێرە ئەڵێن ڕاوی ئاسکیان کردووە حتا ئەڵێن ئاوەکەونە زۆر بوو لێرە تووتن و پۆم و تەماتۆشتی تیاکراوە وەکو هەموو شوێنەکانی تر. مامۆستا لەگەڵ بێ ئاوێکە یەکێک لەو ناوانەی زۆر ئەهێنرا مزگەوتی کانیاسکان بوو. باسێکمان لە سەرەڵدانی وشکە ساڵێکە و کەم ئاوێکەی ئەم مزگەوتەمان بۆ بکە کەی بوو چۆن بوو؟ وەڵا وەکو هەموو شوێنەکان ئێمەش ڕوومان لە کەم ئاوی کردووە. خۆی ئەم مزگەوتە بەجیا لە مزگەوتەکانی تر کارێزی هەیە لەسەرەوە کارێزەکە دێ بۆ ئێرە هەتا بە هاوینا دوو بۆری هەیە چێتە و حەوزە بچووکە ئەوەنە ئاوەکەی زیادە ئەنجا ئاوی زیادەی زۆر بووە بیریان لێ کردوەوە ئیشێکی باش بووە هەم فەریعێکی بۆ ئەگە بگەڕێنەوە پێشووتر حەوزی بووە سەر ئاوەکان مەسینۆشت دەوری نەوەکو ئەوسا ئەو ناوەکە زۆر حەوز بووە ئاوا تارەتیان گرتووە ئەنجار دوای ئەوەش فەرعێکی بۆ باخی گشتی ئەمجا ئاوەکە کارێز بۆ لەسەرەوە هاتووە پێش ئەوەی کە ببرێەوە پارکی ئازادی ئاوەکە ئەوەنە زیادە بووە چۆ بۆ خوارەوە بیران لێ کردووەتەوە کە ئێمە شتێک دروستکەین ئەمەەوە بەزایە نەڕوا چونکە مزگەوتی کانیاسکان هەم بیری هەیە ئاوی ڕێزی هەم ئاوی زیادە هەیە بێ بۆچی پارکی ئازادی ئیسفادەیە لێ نەکە ئەوەی شێکی باش بووە. خۆی ئەم مزگەوتە بە حیاتی پێویستی بە ئاوی ئەو کارێزە نەبووە کەمێکیان بەرداوەتەوە بۆ ئێرەش بەڵام بەشە زۆرەکەی بۆ ئەوێ دوایەوەی ئێمە ئەم ساڵەمە یەکەم ساڵ بۆ کە بێ ئاوی ڕووی کردو قوربان ئێمە لەگەڵ مامۆستاعەفان 9 ساڵە لێرین 9 ساڵ لێرەین هێشتا کەم ئاویمان نەکێشاوە حتا بیرێکی دەسیمان هەیە 8 مەترە شواری ئاو بووە هەتا پێرانەکە کە وشکە ساڵێکەش بە نسبەتێ بوو ئاوەکە کەمی کرد هەڵمان کەن بە بیری دەسیە تا 12 ڕۆشتین ئەو 12 مەتر ئاوی تیا بۆ پارەکە وردەوردە ئەم ساڵ کە ئاوەکە کەمی کرد پێمانزانی ئاوی مەشروعیش ڕئیسیش کەمە ئاوی بیرەکە کە کەمی کرد ئەویش 3-4 ڕۆژارە بێتەوە ئێمە لەبەر ئەوە کەم ئاویمان کێشە کە پێنجشەمە بوو 2-3 نوێژ دامان خست لەبەر ئەوە ئێمە قەرەباڵخین بەهۆی پارکی ئازادی و قەرەباڵخین بەهۆی بازاڕ بۆی ئەم مەطعەمانەوە ئەرکێکی زۆرمان لەسەر ئەنجا دایشی ناخەین ئێمە کە بەیانی سەعات 9 ئەیکەین تا 9 شەو کراوەیە شەرنی هەر نوێش خوێنەکە بێن خەڵکی پارکی ئازادی خۆ دەزانی فیسیفاڵە کرێتەوە قەرەباڵغە جاریوات حەفلەی تەخەڕوجی تیا ئەکرێت دوای چۆن ئاوەکە چارەسەر کرا چۆن کێشی ئاوەکە چارەسەر کرا چارەسەری ئاوەکە کە چارمان نەماوەکە کەم بوو ئەوە یەکەم چارەسەرەوە بوو کای ئاوی ڕئیسی هاتۆ جمعە ئاوێکی زۆر هاتۆ ئاوەکە چارەسەر بوو بۆ مەسەلەی بیرەکەش کە وتمان چی بکەینی دەگە ئاوی ڕئیسی چوار ڕۆژ بێتەوە لێرە بیرەکەشمان کەمی کردووە سیر اینەکەم هەڵدایە و سەری بیرەکەم هەڵدایەوە بە ئاسنێک هین تاقیم کردەوە سیرەکەم 1 مەتر ئاوی تایە لە ماوەی شەوێکە نوکی ئاسنەکە دای لە بنی بیرەکە ئیتر قڕ هات بەدەمی ئاسنەکەەوە ئەمە نیشانەوەی کە ئەمەیتە بنی بیرەکەیە کە نامە دەسەرەکەم 1 مەتر ئاوی تایە
متر ئاوی تایە ماوەی شەوێکە بەشی 20 دقە چارەکی ئەکا وڵایتر ماڵ کاک حاجی بیستبوویان لە کەناڵەکان و ئاوی ئێمە بۆچی هاکوتو پڕ مزگەوتیکانی ئەسکان کە ئێمە سەرپەشتیەکەین ئاوەکەی نەما وهایتە هادووتی مامۆسا شەو هادووتی با تاقیکەن و زانین وایە شەو تاقیمان کرد حەوشەمان پێش شۆرد و سەراوەکان و هەمووی 20 دقە وشکی کردووبارە بۆی ئەوان بزانن کە ڕاستە و وشکی کردو وڵاتی دوایە دووبارە هەڵماندا تاقیمان کۆن سێرەکەین دەری 5 مەتر ئاوی تایە ئەمە نازانین لەکوێوە هاتوو لەکوێوە خۆی بۆ شوونێکی هەیە بسن لەسەرەوە هەمووی بیرە ئەم ماڵان هەمووی بیریان هەیە ئەگە ئەوان دەست بە ئەوە نەگرن بۆ تەسیری بۆ بیرەکە ئێمەش هەیە ئەگە ئەوان ئاوی کەم سەرفکەن ئێمە ئاوی بیرەکە زۆرە بێ بەڵام ئەمەیان تۆزێ هەر ئاڵی وڵا لە خواوە ئەم ئاوە بەرەکەتی تێکەوتوە لە مەترەکە بۆ 4-5 متر ئەم جادەوان هاتن سەر خەدینیان هێنا غەتاسیان هێنا ماتۆڕیان هێنا تاقیمان کردو 2-3 سەعات ئاویدا 2-3 سەعات بە ماتۆڕێکی گەورە زۆرە هەچی تەنکی بوو هەچی شوێن و درەختەکان هەمومان پێ ئاودا ئیتر ئەمڕۆژ 2 سەعات کردمانەوە هەم ئاوێکی باشی تایە بەس ئەمڕۆژ خۆ بڕا هێشتا هەر لە خەمی کەم ئاوی نەجاتمان نەبووە و بەریدەکەت کوژانەوە ئێستا وت لەبەر بێ احتیاتکەن ئەبێ دەست پێوە بگرین چونکە ئەمڕۆ دەست بە ئاوە نەگری ئینسان تووشی کێشە ئەبێ اینجا ئاوا هەموو نوێژەکان دەوری چارەکێ مبارڕێدەکە ئەەکەینەوە چون ئاوی زۆرە خۆ ئەم مزگەوتە ئەوە هینی تایە فێنکەرەوەی تیا هیچ مشکیلەی نییە ئیتر بۆ ئەوە قرارە ئەم شەو وەسا بێنین بۆ بیرەکە سەیریکە 2-3 ڕۆژە 2 مەتری لێ هەڵکەین ئەگەر ئاوەکە هەر بەو شێوە ببڕێ و لە کەم ئاوی ڕزگارمان نەبێ مەجبورین چونکە ئەوە تۆ 3-4 مەتر ئاو هەیە لە چاو تەنکی و قەرەباڵقی مزگەوتەکە کەمە هێشتا ئەبێ خەمی تر بخۆین ئەگە ئەوە کیفایەتی داین ئەو ئاوی بیرە لە دوایەوە کە هەڵمان کەن 2-3 مەتر ڕۆشتن خوارەوە ئەوە باش ئەگەر هەر وشکی کرد مەجبورین ئاوی بیری قوڵ لێدەین باری ئیرتیوازی زۆر سپاس بۆ پێشنج و تاخۆینی مزگەوتی ئێسکان لە شاری سلێمانی کە زانیاریەکانی پێداین لەسەر بابەتی هەم مێژووی مزگەوتەکە هەم ئەو کەم ئاوی کە ڕووی لە مزگەوتەکە کرد و لە ماوەی